لە ناو بازاڕی شارەکە خۆپیشاندان و ناڕزایەتی خەڵکی هەڵەبجە و مامۆستایانی ناڕازی و چین و توێژەکان ئەنجام درا. ئێمەی سەکە ڕۆدا بێباکی دەسەڵاتە بەس ئومێدەوارم لەم قۆناغیشە بای ئەوە شعور و پیاوەتیە و شامەتیان تاما بێت دەست بەرم بۆ چاکسازی یعنی ئەکێ لێرەشە چاکسازی بکرێت کات ماوە کات لە بەرژۆندی هەموو لایەکە ئەتوانێت چاکسازی بکرێ بەڵام ئومێدەخوازم ئەوانیش ئەم شعوریان لا دروست بێت و تێبگەن خەڵک برسێتی. ئومێدەکەم بای ئەوەندە شەهامەت و شکۆ و بەرپرسیارەتی و ئینسانەتیان تێدا ما بێت نێڵن لەمە خراپتر بێ. زۆرێک لە خەڵکی بێکار و بێکاسپی بووە و ئەم ساڵ تەنها 5 موچە دراوە لە بەرۆم خەڵکە هاتۆ داوای مافی خۆیەکە داوای شایستەدارەی خۆیەکە داوای حەقی خۆیەکە بۆی کەوە ئەم کێشە و گرفتانش کە هەیە نەمێنێت و خەڵکی ئاسوودە و ئاسایش بژی. بەپێی زانیاریەکانی پەیام لە خۆپیشاندانی شەوانی ڕابردوودا ژمارەیەک خۆپیشاندەری هەڵەبجە دەستگیر کراون لەگەڵ جێبەجێکردنی مافەکانیان هاوکات داوای خۆپیشاندەران و شەقام ئازادکردنی دەستگیرکراوانە. ئەمە ئەم خۆپیشاندەرانەی کە لێرە وەستاون دەربڕینی ناڕەزایەتیە کە بەرامبەر ئەم هەموو زوڵم و زۆرە و ئەم هەموو بێباکی و نائەدالەتی و کەم تەرخەمیەی ئەمانەی کە خۆیان ناو حکوومەت من پێیان ناڵێم حکوومەت چونکە عیبە بەمانە بڵێ حکوومەت ئەمانە کۆمەڵێکن دەستیان گرتووە بەسەر سەرۆت و سامانی ئەم وڵاتە ئەمانە کۆمەڵێک ناڵن هیچ کەسی تر جگە لە خۆیان ببێت ئەم وڵاتە بەڕێوەدا ئەم وڵاتە وڵاتێکی دەوڵەمەندە وڵاتێکە بە قسەی خۆیان بە داتای خۆیان بەشی هەموو نەک تەنها کوردستان بەڵکو دەوروبەری تەنانەت بەشی ئەوە ژەکات کە لەمە زیاتر هاوڵاتیش پێ بژی. بۆیە ئێساش دۆخەکە بەم شێوازە گەشتووە ئەوە لە نتیجەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لە داواکاریەکانی مامۆسایان نەگر ئەوە تا خەڵک بۆ خۆی و خۆڕسکانە هاتووەتە شەقام و داوای مافی خۆیەکەت. پێنەدانی موچە و نەبوونی خزمەتگوزاری و بەدەردانی داهات و سەرۆت و سامانی وڵات لەلایەن دەسەڵاتەوە برسیکردن و نەبوونی هێلی کار و دانەمەزراندن شەقامی هێنایە دەنگ و خۆپیشاندەران دەڵێن بەردەوام دەبن تا مافەکانیان جێبەجێ دەکرێت. لەگەڵ ئەوەی هێزێکی زۆری ئەمنی بڵاویان پێکراوە بەڵام خۆپیشاندانەکەی ئەمڕۆی هەڵەبجە بەبێ گرژیواڵۆزی کۆتایی پێهات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.